گفتوگۆکانی پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەت یەرەم لە قۆناغی کۆتایی نزیک دەبێتەوە بە ناڕاستە و خۆش هەرسێ لایەنی پارتی و یەکێتی و گۆڕانی یەکتری باوەکاری دواخستنی پێکهێنانی حکوومەت تۆمەتبار دەکەن. ڕاستی حەمە ئەمین پەیامنێری پەیام زانیاری نوێی لایە لەبارەی دواپەرەسەندنەکانی پرسی دانووسانەکانی پێکهێنانی حکوومەت و ململانەی پارتی و یەکێتی لەو بارەوە. دەچینە لای پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین لە شاری سێمانیەوە. ڕاستی سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. ئەمەوێن نوێترین زانیاری لە تۆ ببیسم سەبارەت بە دانووسانەکانی نێوان لایەنە سیاسیەکان و دوایین پەرەسەندنی لێک نزیک بوونەوە بۆ پێکهێنانی حکوومەت لە هەرێمی کوردستان. فەرموو. کاکسەر سڵاو لە تۆ، سڵاو لە بینەران و بیسرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئەوەی زانیاری لای من هەیە کە ئێستاکە توانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان دانووسانەکانی پێکهێنانی کابینی نوێمی حکوومەت بە بنبەست گەشتووە بۆی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە جیا دوو ڕێکەوتنی واژۆ کردووە، یەکێکیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێکیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کە هێشتا کە واژۆ نەکراوە بۆی ڕێکەوتن لەسەر بڕگەیەکی. ئەم ڕێکەوتنە لەگەڵ گۆڕان و هەروە لەگەڵ یەکێتی لە بڕگەیەکا تێکە گیرێت کە ئەویش ئەوەیە لە ڕێکەوتنەکەی پارتی و گۆڕانە جێگیری سەرۆکی هەرێم بەر بزوتنەوەی گۆڕان کەوتووە. بۆ لە ڕێکەوتنەکەی یەکێتی و پارتیشدا جێگرێک بۆ سەرۆکی هەرێم زیاد کراوە بۆ کاروباری سەربازی و بزوتنەوەی گۆڕان بەم بڕگەیە ڕازی نییە. دیارە پاش ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەت وەفدێکی باڵای پارتی گەشتە سلێمانی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوویەوە و پێشنیاری بۆ کردبوون کە بەو بڕگەیە ڕازی بێت کە بێ سەرۆکی هەرێم جێگرێکی بۆ زیاد بکرێت، بەڵام بزوتنەوەی گۆڕان بە تەواوی ڕەتی کردبوویەوە و داوای لە پارتی دیموکرات کردبوو کە ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی بە تەواوی جێبەجێ بکات، ڕێکەوتنەکەی 18 شوباتی خۆیان بە تەواوی جێبەجێ بکات. و دوای ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی بیست بوویەوە کە گۆڕان ڕازی نییە جێگرێک زیاد بکرێت، ئەوە بوو وا بڕیار بوو دووشەمەی ڕابردوو کە ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی واژۆ بکرێت، بەڵام بەهۆی ڕێنەکەوتن لەسەر ئەم بڕگەیەوە گەشتنە ڕێکەوتنی کۆتایی واژۆکردنی ڕێکەوتنامەکە بۆ کاتێکی نادیار دواخرا. هەر لەسەر ئەم بڕگەیە وا بڕیار بوو ڕۆژی چوارشەمە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ خوێندنەوەی سێمی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم ئەنجام بدرێت، بەڵام یەکێتی نیشتیمانی ڕایگەیاندبوو بە ئاشکرا کە ئەگەر بێت و ئەو بڕگەیە پەسەند نەکرێەوە لە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێما جێگرێک بۆ کاروباری سەربازی زیاد نەکرێت و ئەو جێگرەش بەرێکێتی نەکرێت و بەشداری کۆبوونەوەکە ناکەن و ئەگەر بێتەوە کۆبوونەوە بەبێ یەکێتی ئەنجام بدرێت وەکو جاری پێشوو ئەوە ڕێکەوتنەکان هەڵەوەشێتەوە و دادوستانەکان دووبارە گەڕێنەوە بۆ خاڵی سفر. بەم هۆیەوە بەهۆی لە تێگەشتنی هەر سێلاوە پارتی داوای کردبوو کە کۆبوونەوەی پەرلەمان دوا بخرێەوە بوو دواخراوە کۆبوونەوەی پەرلەمانیش بە کاتێکی نادیار. دوایین زانیاریەکان ئەوەیە کە پارتی دیموکرات وەکو نێوەنگیریەک لە نێوان گۆڕان و یەکێتیە پێشنیارەوەی کردووە جێگرێک بۆ سەرۆکی هەرێم زیاد نەکرێت، بەڵام یاریدەدەرێک بۆ کاروباری سەربازی زیاد بکرێت کە بە بزوتنەوەی گۆڕانی وتبوو. بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاندبوو کە بیر لەم پێشنیارە کاتەوە یەکێتیش بە هەمان شێوە. هەر بە پێی زانیاریەکان دوێنێ وا بڕیار بووە خودی نەچیروان بارزانی کە جێگری سەرۆکی پارتیەوە کاندیدی پارتی دیموکراتە بۆ سەرۆکی هەرێم بگاتە سلێمانی و لەگەڵ کۆتر ڕەسوڵا کۆبێتەوە، بەڵام بەهۆی لێدوانێکی ئەندامێکی شاندی دانوستانکاری یەکێتی کە باسی لەوە کردبوو پارتی و گۆڕان هۆکاری دواخستنی پێکهێنانی حکوومەتن و ئەوان دواکەوتنی پێکهێنانی حکوومەت لە ئەستوی ئەوانە سەردانەکەی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی بۆ سلێمانی هەڵوەشایەوە و ئێستاکە پارتی دیموکرات نیگەرانە لە لێدوانی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی لەسەرەوەی کە پارتی دۆمەتبارەکەن بۆی پێکهێنانی حکوومەت دواکەوتووە. لە ئێستاشدا بزوتنەوەی گۆڕان هیچ نەرمەیەکی نەنواندەوە بۆی کە جێگرێک بۆ سەرۆکی هەرێم زیاد بکرێت. بزوتنەوەی گۆڕان سوورە لەسەرەوەی کە ڕێکەوتنێکیان لەگەڵی پارتی واژۆ کردووە بۆ پێکهێنانی حکوومەت ئەبێ هەمووی جێبەجێ بکرێت. یەکێتی نیشتیمانیش بە پاساوی ئەوەی کە هێزی سەربازی هەیە و بزوتنەوەی گۆڕان هێزی سەربازی نییە و فەرماندە سەربازەکانیش باشکرا ڕایان گەیاندووە کە ئەگەر بێت و جێگری سەرۆکی هەرێم لە گۆڕان بێت و ئەگەر بێت و یەکێتی جێگری سەرۆکی هەرێمی نەبێت ئەوە گوێ لە ڕاوبۆچوونی جێگری سەرۆکی هەرێم ناگرن. بەم هۆیەوە و بەهۆی لێدوانەکانی ئەندامانی شاندی یەکێتی و نیگەرانی پارتی لەو لێدوانانەوە هەروەها ناڕەزایەتی بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا و دوێنێ بە دیاریکراوی گفتوگۆکان وەستاوە و هیچ بەرەو پێشوونێک لە گفتوگۆکانان نییە و پاش حوتمان لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان هیچ ئاسۆیەکی ڕۆن بۆ پێکهێنانی حکوومەت و گەشتە ڕێکەوتنی کۆتایی و هەروەها هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم نییە. بەڵێ کاک سالارەمە زانیاریەکانی لای من بوون. بەڵێ زۆر سوپاس بۆ تۆ، ڕاستی سوپاس بۆ زانیاریەکانت لە شاری سێمانی.